هاوڵاتیان و دانیشتوانی قەزای خانەقین نیگەران لە نەبوونی پرۆژەی خزمەتگوزاری لە شارەکەدا و داواکارن لە حکوومەت و ئیدارەی شار ئاوڕی جددیان لێ بدەنەوە. هاوڵاتیانیش دەڵێن چەند ساڵێکە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری لە شارەکەیان جێبەجێ نەکردووە. شارعمان نییە، خەدەمات نییە، ڕسیفمان نییە، قامیش دەرچیە، داواکەین لە بەلەدیە، شارعکەین، مەجاری نییە، هەل ئەساس نییە، بزانە یە حاڵە، حال نییە. بلا بادرنەوە ئەرکەواز بڵام خەدەمات چارێک کریایە. ئەرکەوازی فەرە مەظلومە، ئەرکەوازی نامەجاری دیرت. ئەوە تەماشای شەبەکەی کارەباگە بکەن. والله العظیم نێتوانین سیار لە ژیر بووسین، مناڵ لە ژیر نێتوانێت بووسێت، نە کارەبا، نە مەجاری، نە خەدەمات. کاکە ئەگەر ئەی شارە لەبان خانەقین حساو نییە، لەبان کورە حساوی من. تەبلیغ نەکردایە، مەجاریمان نییە. ئێستا بەیانێ بەسیرە ئەومانە بێت تەماشای کۆڵانە بکە کشتی این شارعەکە این کلیت شارعەکەش دێت بۆ ناوی کۆڵانە چی بوێنە. ئێستا یەکیشی مەجاریە گریایە، ئەوە مەجاریە، ئەوە مەجاریە. لە حساب خۆمان کردمانە یەکی گریایە. نا کارەبا نا تەبلیغ جعدەکان یعنی کە وەختە زمسانە بارانە خەرگا و خواردە سەمان کە تاوسانە خۆڵ و توز یعنی فرە یعنی ئەی مشکلاتە دیریمان لەناو ئەی گەڕەکە. فەیمە داواکەیمان لە حکوومەتی کوردستان لە شارەوانی ئەی شتێ لەرەمان بەرپا بکەن. سەرۆکی شارەوانی خانەقین دەڵێت بە پێی پلانی کارکردنیان دەرخستیان بۆ تەواوی گەڕەکانی شار کردووە، بەڵام نەبوونی بوجە بۆ جێبەجێکردنی پرۆژەی خزمەتگوزاری گرفتی بۆ دروست کردوون. زۆر گەڕەک هەیە ئێستا بێبەشن لە خزمەتگوزاری. ئەو گەڕەکانە ئێمە بەرنامەمان دانابوو کە پرۆژەیان بۆ بکەین و بەشێکیانیش پرۆژەکانیان چووەباری جێبەجێکردنەوە، بەڵام بەهۆی خێرانی داراییەوە ئەو پرۆژانە وەستان. هیوادارین حکوومەتی هەرێم بتوانێت بودجەیەکمان بۆ تەرخانکە یا ئەو پرۆژانەی کە وەستاون بەرەبەرە بیان خاتەوە گەڕ جارێکی تر بۆی بتوانین ئێمەش خزمەتگوزاریەکان بگەینینە ئەو گەڕەکانەکە بێبەشن لە خزمەتگوزاری. حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی زیاتر لە 5 ساڵە هیچ بەشە بودجەیەکی بۆ جێبەجێکردنی پرۆژەی خزمەتگوزاری و بەتایبەتیش خستنەوەگەڕی پرۆژە ڕاگیراوەکانی لە قەزای خانەقین دابین نەکردووە. هاوڵاتیانیش لە ئێستادا چاویان لە دەستی حکوومەتی هەرێمە بۆ گەیاندنی پرۆژەی خزمەتگوزاری بە گەڕەکانی شارەکە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.